دیارە تا ئێستا پەککە داوای ڕوونکردنەوەی لە پارتی دیموکراتی کوردستان کردو، بەڵام ئەوان بە فەرمی وەڵامیان نەداوەتەوە. ئەوەی کە هەیە کە خراپە شەرعێدانە بەم جۆرە هێرشانە کە حزبێکی دیاریکرا و دەستی گرتووە بەسەر حکومەتە، شەرعێتی داوە بەم جۆرە هێرشانە بەوەی کە بەناوی حکومەتەوە پارتی کە بۆ مەرامی وڵاتێکی دیاریکرا و جۆرێک لە بەکرێگیریایی واتە ڕۆڵی جاشێتیە بینێ هێزی کوردی کە چەکداری کووردە دیفاع لە شەرەف و ناموسی هەموو تاکێکی کوردەکە لە هەر چوار پارچە کە گەریلا ڕۆڵی هەبووە، ئەمان هاتوون شەیدیەکەن پارتی لە ئێستا و ڕۆڵە بینەوەتا جۆرێک لەوەی کە تورکیا خۆی لێرە نییە، بەڵام سێبەرێکی لێرەیە بەوەی کە حزبێک لێرە هەیە هەمان ڕوویا و سیاسەتی تورکیا جێبەجێکە. بۆی بەداخەوە ئەمە کارەساتێکە ڕەنگە بەوەی کە زەربە لە ناسنامەی زەربە لە شکۆی کورد باش زەربە لە خەباتی کووردە، بەوەی کە من پێشم وایە پارتی لەم یاریانە دوو ئامانجی، یەکەم بەوەی کە مامەڵەیەکی بازرگانی ڕەنگە وەکو بەکرێگیرایەک بە پارە ئەم شەڕی پەککە بکات، هەروەها بەوەی کە لە ئێستا پارتی لە ڕێگەی کۆمەڵێک سیاسەتەوە کە کۆمەڵی خەڵکی دیاریکراوی باڵادەستێ لەم ناوچە بەکارێنیە، ئەوە ئێستا ڕنگدانەوەکانی بەوەی کە ماوەیە کە کۆمەڵی خەڵق ساکەن لەسەرەوەی کە دەستخستنە نێو سنووری سلێمانیەوە بۆی کە جۆرێکی تر سنوورە لەگەڵ پەککە دەستخنەوەی کە بەو ئاسانیە زەفەر بە پەککە بەرن، بەوەی تەوە ڕنگدانەوەی ئەو سیاسەتێکە پارتی ئێستا لەم سنوورا دەست پێ کردووە. من لێت ناشارمەوە ترسی گەورەترمەوەی بەوەی کە ئەو مەرامەی کە و پلانی کە لە ماوەی ڕابردوو زەینوەرتێ هەبوو بە داگیرکردنی و سنوورە بەداخەوەیەکێتیش بێهۆش بووە بەنج کراوە لە مقابلی پارتیا، بەوەی کە سیاسەتەکانی پارتیە واش خەریکە لەم ناوچەی نەبێ یەکێتی هیچ کاردانەوەیکی نییە لەوەی کە لە سنووریەکێتی و ئەم ئەجێندایە جێبەجێیەکرێ. بەداخەوە بۆیە من ترسمەیە لەوەی کە ئێستا پارتی خەریکە لەم سنوورەیش بە ئاسانی سیاسەتی خۆی جێبەجێکات، یەکێتی هیچ کاردانەوەیکی نییە، ڕەنگە مەترسی گەورەتری بەسەرا بێ، ڕەنگە بەوەی کە جۆرێک لە شەرعێتی تر بە هێزی پێشمەرگەکە لە ئێستا هێزی یەکێتی و پارتیە بەوەی کە هەمووی خاتەژێر دەسەڵاتی خۆیەوە و بەکاری بێنێ شەڕی دژی پەککەی پێ بکات، شەڕی دژی بەرژەوەندەکانی پارتی و بەگشتی تورکیای پێ بکات. پارتی دیموکراتی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا ینی ژمارەیەکی زۆر مەسەلەن دانوستان و ئەو شتانە هاتوۆتە پێشەوە پارتی بە هەر بیانوەیەک بێ بایکۆتی کردو ئامادە نەبووە. لە کاتێکە پارتی دیموکراتی کوردستان بە حکمی ئەوەی بەرپرسیارەتێکی گەورەتری لە سەرشانە وەکو ئەوەی کە حزبی یەکەم لە هەرێمی کوردستانە و فەرمانڕەوایی ئەم ئینەی لەشانە ئەبێ ئەو دەست پێش خەریکە، بەڵام بەداخەوە ئەبینین زۆرێک لە دەست پێش خەرەکان لەلایەن خەڵکی ئازادی خواست، خەڵکی نەتەوەیی، خەڵکی خەمخۆر و ئەوەی قەزەی کوردی پارتی وەکو پێویست ناچێ بەدەم ئینەکانەوە. ئەمیش بەڕاستی کاریگەری لەسەر پرسیینەتەوەی لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی تریشا هەیە، بۆیە بەدڵنیایی و هەر ناکۆکی و ململانیە کە ڕووەدا لە نێوانم هێزە سیاسیانە بە قازاجی داگیرکەران ئەشکێتەوە و زیانەکەشی بۆ خۆمانە بێ. بە هیچ شێوەیەک ئەوە منطقی نییە بە پەکەکە بڵێ تۆ نابێت لە سنووری هەرێمی کوردستانە، شوێنی خەباتی پەکەکە هەر چوار پارچەی کوردستانە و هەر کاتێک هەر بەشێک لەم زۆنانەی کوردستان کەوتۆ دەبەر مەترسی پەکەکە پێشمەرگە لەوێ بووە و داکۆکی کردووە، بۆیە ئەو پاساوانە پاساوی لاوازن و ئەوە زیاتر بیان و ئەداتە دەست داگیرکەرانی وڵاتەکە ئێمەوە بێنە ناو خاکی کوردستان. ئەبینین تورکیا بە هەزاران کیلومتر هاتوۆتە ناو خاکی ئێمەوە و دارەکانمان تەنانەت ئەبڕێتەوە ئاگر لە سروشتەکەمان بەرەدا و تورکیا شەڕی ناسنامەی کوردە بەڕاستی دۆستی نییە، ینی شتێک نییە بە ناوی دۆستایەتی، شەڕی سڕینەوەی پێی بکرێ شەڕی سڕینەوەی ئەم ئەزمونەی شەکە. بۆیە ئەبێ لایەنە سیاسەکان وە لە سەروی هەمویان و پارتی دیموکراتی کوردستان زۆر هوشیار بێ و بابەتیانە مامەڵە لەگەڵ ئەو دۆسیانە بکە و بیریشمان نەچێ پەکەکە بەشێکی دانەبراوە لە ناسنامەی کوردی و ناکرێ بە پەکەکە بڵێ ئەبێ شوێنی چالاکی ئەو هەرێمی کوردستانیە، نەخێر ئەو هێزێکە لەسەر هەر چوار پارچەی کوردستان ئەژمێردرێ. بۆیە ئەو بیانوانە من جارێکی تر ئەڵێم بیانووی لاوازن و ئەمە بیانودانە بە داگیرکەران.